ئەم فیلمە پێشکەشە بە ڕۆحی مەزنی ڤلادیمیر مینۆرسکی کە کۆششێکی شایستەی کرد لە بواری کوردناسی و خزمەتکردن بە نەتەوەی کورد. ڤلادیمیر فیۆدرۆڤیچ مینۆرسکی لە ساڵی 1877 زاینی لە شاری کۆرچیوا سەر بە پارێزگای تۆر لەدایک بوو. ئەم شارە دواتر بەهۆی فراوانکردن و ئاوەدانی بۆ پەرەپێدانی ڕووباری وڵگا و بۆ ئاسانی هاتوچۆی کەشتیەکان لە مۆسکۆ خاپوور کراو. ئیدی ئەم شارە نەماوە. ئەو زانایەکی لێهاتووی ڕووسی بوو کە کارە بە بایەخەکانی بۆ یەکەم جار داهێنان و پێشکەوتنێکی گەورەی بۆ زانستی کوردناسی جیهان پێشکەش کرد. Он закончил гимназию в Москве. دواناوەندی لە مۆسکۆ لە ساڵی 1896 بە میدالی زێڕەوە تەواو کرد و لە ساڵی 1900 کۆلێژی مافی زانکۆی دەوڵەتی مۆسکۆی تەواو کرد. شارەزایی سەرەتایی ئەو لە بواری بابەتی مافناسیەوە بوو. دواتر بڕیاریدا لەسەر زمانەکانی ڕۆژهەڵات ئیش بکات و چووە زانکۆی لازرۆفسکی مۆسکۆ، جێگایەک کەوانەی سەبارەت بە قەفقاز و ڕۆژهەڵاتی نزیک دەگوترایەوە و ئەو لەو شوێنەدا زمانی عەرەبی و فارسی فێر بوو. ئەو کاتە زمانی کوردی نەدەزانی. После окончания Лазаревского института دوای کۆتایی خوێندن لە زانکۆی لازرۆفسکی لە ساڵی 1903 لە وزارەتی کاروباری دەرەوە دامەزرا. Уже через год, в 1904 году, он был отправлен на работу. دوای یەک ساڵ نێردرایە ئێران و لە کۆنسڵگەری رووسیا لە شاری تەورێز دەستی بەکار کرد. В городе Тебризе. В годы с 1904 по 1908 لە ساڵەکانی 1904 تا 1908 هەر لەو کاتەیە کە لە کۆنسڵگەری رووسیا لە تەورێز وەکو وەرگێڕ کاریە کرد، سەفەری زۆری بۆ ناوچە کوردیەکان هەبوو. هەر بەو شێوەیە کە بەناوبانگە هەموو سنووری تورکیا و ئێران جێگای نیشتەجێبوونی کوردەکان و هۆزە کوردەکان بووە. Была заселена курдами, и в том числе курдскими племенами. دەبێ بڵێن کە ئەو هەرگیز لە زانکۆدا بە شێوەی ئەکادیمی و زانستی زمانی کوردی نەخوێندبوو. لەو ماوەیەدا کە لە ناو کوردەکاندا بوو بە شێوەی ئەزمموی و بوون لە ناو دەڤەرەکە و پەیوەندی لەگەڵ خەڵک زمانی کوردی فێر بوو. ئەمە هۆی بەدیهاتنی لێکۆڵینەوەکانی زیندوی ئەو بوو. Они решили переехать в Париж спустя 2 года. В общем,
ئەو دوای 2 ساڵ بڕیاریدا لەگەڵ هاوسەرەکەیدا بچێت بۆ پاریس. لەم کاتەدا لە رووسیا شەڕی ناوخۆ لە ئارادا بوو. ئەوان نەگەڕانەوە بۆ وڵاتەکان. لە پاریسدا بۆ زمانە ڕۆژهەڵاتەکان قوتابخانەیەک هەبوو. لەوێدا لەگەڵ کورتناسانێکی وەکو یۆلی ڕێریخ و پۆل بلیۆ ئاشنا دەبێت. لە سەرەتادا بە ئیشی بەردەوامی خۆی و کار و چالاکی ئەزمموی خۆیەوە سەرقاڵ دەبێت. زۆر زوو دەستی بەوانەوتنەوە کرد. Вскоре он начинает преподавать. Преподавал он не только там. لەو قوتابخانەیەدا جگە لە زمان ئەدەبیاتی فارسی و ئیسلامناسی و مێژووی تورکیاشی ئەوتەوە. وانەوتنەوەی تا ساڵی 1932 درێژەی هەبوو. لەو ساڵەیە کۆچی کرد بۆ بەریتانیا. Он переехал в Англию. من پێم وایە هەر زانایەک بازنەی حەز و ئارەزووی کارکردنی خۆی هەیە. لە پەیوەندی لەگەڵ مینۆرسکیدا بەهۆی کاری دیبلۆماسیەوە توانی چەندین جار سەفەر بکات بۆ ئێران و تورکیا. توانی لە نزیکەوە ژنگەی ناوچەکە ببینێت و پەیوەندی ڕاستەوخۆی لەگەڵ کوردەکاندا هەبێت. زمانێکی هاوبەشی لەگەڵ کوردەکاندا دۆزیەوە. نەتەوەی کورد بەلای ئەوە بووە جێگەی سەرنج و بایەخ. بەڵێ ئەو باوەڕی وا بوو کە کوردەکان شایەنی ئەوەن کە لێکۆڵینەوەی قوڵ و بەربڵاویان لەسەر بکرێت. ئەو پەیڕەوی شێوازی کلاسیکی دەکرد. بایەخی خزمەتی کۆن بۆ ئەدەبیات و فەرهەنگی نووسینی فۆکلۆر، کارکردنی دابوونەریت، بایەخدانی مرۆڤناسی کوردەکان و زۆر بابەتی دیکە. ئەو بە شێوەیەکی گشتی کاری لەسەر نەتەوەی کورد دەکرد. بە لێکۆڵنەوەی گشتی و هەمەلایانی کە لەسەر نەتەوەی کورد هەی بوو، دەیویست بزانێت ئەمە چ نەتەوەیەکە و بە چی شتگەلێک یان کەسانێکەوە پەیوەستە، چ شتگەلێک بناغی ئەو پێک دەهێنن، چ زمانێکیان هەویان مێژویان چۆنە. ئەو بەردەوام لەسەر ئەم بابەتە ئیش و تێفکرینی هەبوو. بەڵام ئەو زۆر کاری لە بواری کوردناسیدا جێبەجێ کرد و بناغەی لایەنە سەرەکیەکانی کوردناسی دانا، لایەنەکانی وەکو زمان، مێژوو، ئەدەبیات. ڤلادیمیر مینۆرسکی زۆرتر لە 20 وتاری زانستی بۆ زانستنامەی ئیسلامی نووسیوە کە تایبەت بە کوردەکانە. ئەو بەشی زۆری ژیانی لە خزمەتی دیبلۆماسی بەسەر برد و سەرچاوەگەلێک کە لە ماوەی ئەو قۆناغەدا بەدەستی هێنا هاوتایە لەگەڵ زانایەکی ڕۆژهەڵاتناسیە، چونکە هەموو ئەو گەل و نەتەوانە و ئەوەی کە لە کتێب و وتارەکانی نووسیوێتی هەمویانی بە چاوی خۆی دیتووە و لە پەیوەندی بۆ لەگەڵیانە. واتە پێویستی بە خەیاڵپەروەری نەبوو. ئەو قەت خەیاڵپەروەری نەکرد. هەموو کارەکانی ئەو زۆر ڕێک و سەختگرانەیە. هیچ شتێکی زیادەی نەنووسیوە. هەموو شتێک لە ناو کارەکانی ئەوە دیاریکراوە و تایبەتە.
سەبارەت بە کوردستان کاری مەزن و بەناوبانگی کێکەمین کتێبی ئەوە بەناونیشانی کوردەکان دەنووسێت کە لە پۆترۆگراد لە ساڵی 1915 بەچاپ گەیشت. لەم کتێبەدا سەبارەت بە دین و دابوونەریت و هەڵبەت سەبارەت بە بنەما و سەرچاوە و زیری کوردەکان دەنووسێت. بەشی یەکەم جوگرافیا و نیشتەجێبوونی کوردەکان، دووهەم مێژووی کوردەکان، سێهەم ژیان، چینەکان و جۆری کوردەکان، چوارەم زمان، نووسین و ئەدەبیات، پێنجەم دین، شەشەم خوو ڕەوشت و تایبەتمەندی کوردەکان، حەوت بارودۆخی ژن و پەیوەندی لەگەڵ نەتەوەکانی دیکە، ئەمە زۆر گرنگە، هەشتەم کوردەکان لە رووسیا. لەم وێنەیەدا منۆرسکی لە نێوان سێ نوێنەری هۆزی شکاکە ڕاوەستەوە. وا دیارە ئەم وێنەیە بۆ منۆرسکی بایەخی زۆر مەزنی هەبووە. لە پشت ئەم وێنەیە نووسراوێکی سەرنجڕاکێشم دی. نووسراوەکە ئەمەیە: دوجار گەیشتم. جێگای ئاماژەیە بڵێن کە مینۆرسکی لە چالاکیە زانستیەکانی خۆیدا بەردەوام بۆ بابەتی پێگە و سەرچاوی کوردەکان دەگەڕایەوە. ئەو باوەڕی وا بوو کە بنەمای کوردەکان بۆ مادەکان دەگەڕێتەوە و بەردەوام خەریکی سەلماندنی ئەم بابەتە بوو. توانیشی بیسەلمێنێ. لەو بارەوە وتارێکی هەیە لەسەر ناونیشانی کوردەکان نەوەی مادەکان کە بە زمانی رووسیا. ئەو لە وتارەدا دەنووسێت گرنگترین و سەرسوڕهێنەرترین بەڵگە سەبارەت بە یەکپارچەیی بوونی کۆنی کوردەکان زمانی ئەوانە. ئەم زمانە هەرچەند کە زاراوەی زۆری هەیە، بەڵام یەک زمانە وەکو یەک زمانی یەکگرتوو دێتە ئەژبار، هەم لە بواری فۆنەتیک و دەنگناسیەوە، هەم لە بواری ڕێزمان و دەستورەوە. بەو مانایە کە ئەو لەسەر ئەو باوەڕەیە کە بناغی ئەم یەکگرتوویە زمانە. پێویستە بڵین لە سەلماندنی مادبوونی بنەمای کوردەکانەوە، ینی پەیوەندیداری بنەمای کۆنی کوردەکان بە مادەکانەوە، مینۆرسکی ڕۆڵی سەرەکی و بڕیادەری هەبوو. لەبەر ئەوەی لەو سەردەمەدا کە مینۆرسکی تێکۆشانی زۆری لە بواری زانستیەوە هەبوو، تێگەشتێکی تەواو ورد و دروست لەبارەی بوون و کەسایەتی کوردەکان نەبوو. Поэтому он интересовался так городом Хамаданом. بەم هۆیەوە منۆرسکی هۆگری لێکۆڵینەوە بوو لەسەر هەمەدان. هەمەدانیش پایتەختی پاشایەتی مادەکان بوو، کەواتە لە ناو ئەرشیفی وێنەکانی ئەودا وێنەی زۆری دیمەنی هەمەدان هەیە. کەواتە ئەم بابەتە بەردەوام ئەوی بە شوێن خۆیان ڕاکێشێت و لە کۆنگرەی ڕۆژهەڵاتناسان کە لە ساڵی 1940 بەڕێوەچوو بوو، ئەو لەبارەی ئەوەوەی کە کوردەکان لەنەوەی مادەکانن لێکۆڵینەوەکەی پێشکەش کرد.
لە بابەتی کورد تێگەیشت بوو. ئەو تێگەیشت بوو تا چ ڕادەیەک فەرهەنگی کوردەکان کۆنا بەردەوام تێدەکۆشی پشتگیری کوردەکان بکات. لە وەڵامی ئەوانەی کە دەیانوت کوردەکان لە جێگایەکی نادیارەوە هاتوون یاخود لە کێوەکانەوە هاتوون وەڵامی دەدایەوە نەتەوەیەک کە ئەم هەموو خێڵ و هۆزەی هەیە لەکوێ دەتوانێت هاتبێت. ناتوانێت لە ئاسمانەوە ڕژابێت. پەیوەندی هۆزەکان لەگەڵ یەکتر و بەرەکان و خێڵەکان کە هەموو لەگەڵ یەکتر پەیوەندیان هەیە و بە یەکتری و گرێدراون ئەمە دەڵێ کە ئەم نەتەوەی پێشینەی هەیە و کۆنا. ئەو پێداگری کرد لەوەی کە زمانی کوردی زمانی فارسی شێوا و تێگراو نییە چونکە لەو کاتەدا بیرۆڕاگەلێک هەبوون کە لەسەر ئەوەی باوەڕیان وابوو کە زمانێک بەناو زمانی کوردی بوونی نییە تەنیا زاراوەکانی ئێرانی سربەخۆن کە کوردیش دەتوانێت لەوان بێت بەڵام ئەو بەردەوام سەلماندی کە زمانی کوردی زمانێکی سربەخۆ و تاقانەیە کە خۆی زاراوەی جۆرەجۆری هەیە کە لە ناو خێڵ و هۆزە جۆرا و جۆرەکاندا قسەی پێدەکرێت. سەبارەت باشوناسی زمانی کوردی مینۆرسکی نووسینی زۆری نووسی کە تا ڕادەیەکی باش سەلمێنراون بەڕاستی ئەو بڕیاریدا کە میراتی خۆی کە بریتی بوو لە ئەرشیفێکی زۆر بەنرخ و نووسینەکانی دەربارەی کتێبەکان و راپۆرتەکان و وتارە بەنرخەکانی بدات بە ئێرە لقی لێنینگرادی زانکۆی ڕۆژهەڵاتناسی کە لەو کاتەدا زانکۆکەی ئێمە بەو ناوە دەناسرا وەسێتی ئەو جێبەجێ بوو هاوسەرەکەی ئەو لە ئەم بارەوە زۆر تێکۆشانی هەبوو. هاوسەرەکەی تاتیانا مینۆرسکا تێکۆشان و چالاکی زۆر زۆری نیشاندا تا میراتی دەبێ بڵێم لە ناو خەزانەی مینۆرسکیدا زیاتر لە 4,000 بەڵگە و مەتریال و ئەرشیڤەیە کە لە ناو ئەوانەدا جیا لە دەستنووسەکان و وتارەکان و گزارشتەکان وێنەی زۆریشی تێدا هەیە کە بەشێک لەوانە ئێمە توانیمان لە ناو ئەلبومی نیشتیمانی داستان بە چاپی بگەێنین. ئەو 89 ساڵ تەمەنی بوو کە کۆچی دوایی کرد و وەسێتی کردبوو تەرمەکەی بنێرنەوە بۆ مۆسکۆ و لەوێ دابینێژن. ئەویان دیسان لە ناو گۆڕستانی ناوادیڤیچ مۆسکۆ بە خاک سپارد یعنی لە کامبریج ئەویان هێنایەوە و لەم گۆڕستانی ناوادیڤیچ دووبارە بە خاک سپێردرایەوە.
ئەو سەبارەت بە کوردناسی وەک زانستێکی گشتی قسەی دەکرد بەو مانایە کە نەک تەنیا زمان و مێژوو بە شێوی تاک و جیاواز لێکۆڵینەوەی لەسەر بکات بەڵکو ئەو لەسەر هەموو بوارەکان توێژینەوە و لێکۆڵینەوەی هەبوو ڕوانینی بە شێوە گشتیە و بناغی زانستی نوێی ئەمڕۆیانە بە ناوی مینۆرسکیەوە ناسراوە. دەزانن هەستی من بۆ ئەو هەڵگری زۆرترین ڕادەی ڕێز و حورمەتە. من بە تەواوی بۆ کارەکانی ئەو ڕێز و حورمەتمایە. پەیوەندی ئەو لەگەڵ کوردەکان و باسی کوردەکان و نەتەوەی کورد زۆر ڕێز دەگرم، چونکە ئەو جگەلەوە کە وەکو زانایەک لە سەرفەرهەنگی ئەوان لێکۆڵینەوەی هەبوو، بەڵکو ئەو لە دڵ و بەڕۆحەوە پشگیری کوردەکانی دەکرد و ئەمە زۆر گرنگە. ئەو زۆر کاری مەزنی لە پەیوەندی لەگەڵ کوردەکان نووسی. بەلای منەوە لە نێوان ئەو کوردناسانی کە لە سەدەی پێشوودا دەژیان ئەو بە نرخترین و بەڕێزترین زانای ڕووسی بە ئەژمار دێت. بەڵێ وایە. ڤلادیمیر مینۆرسکی هەستێک لەناو منە ئەخڵقێنێ کە ئەکرێ لە وشەیەکا بوترێ، ئەویش سەری ڕێز و حورمەتدانانە.